کریستیانەکان و یەزیدیەکان و کەمایەتیەکانی دیکە زەرمەندی یەکەمون لەسەر وەختی هێرشە کوشندەکانی داعشدا. سەرباری کۆمەڵکوژی و ماڵوێرانی هێشتا برینەکانیان ساڕێژ نەبوون. کریستانەکان لە عێراق لە پێشەوەی ئەو کوشتارانەدا بوون. لە ڕاستیدا ئەوان لە بەردەم بەترسی ئەوەدان بە تەواوەتی لێناو ببرێن و لە وڵاتەدا نەمێنن. لەبەر ئەوە ئەو هۆکارانە هۆشدارێک هەیە کە دەرفەتێکە بۆ ئێمە یارمەتیان بدەین و دەنجی کریستانەکان بە هەند وەربگرین و پشتیوانیان لێ بکەین. کریستیانەکانی عێراقی واخوازن کۆمەکەکان هەرزوو بە زووی بگاتە ناوچەکانیان. بەدڵنیاییەوە هیواخوازین ئەو فریا گوزاری و یارمەتیە ڕاستەوخۆیە بگات بۆ یارمەتیدانی کۆمەڵگەکەمان کە پێشتر ئەو هەستیان هەبوو لە بیر کراون. لەسەر وەختی پێکدادانەکانی نێوان کوردەکان و هێزەکانی عێراق لە 16 ئۆکتۆبری ئەم ساڵدا کریستیانەکان دووبارە ترسی ئەویان هەبوو کەونەوە بەردەم هەڕەشەی ماڵوێرانی و ئاوارە بوون. I want only to thank the United States for ئەمانوێت سوپاسی ئەمریکا بکەین لە پاراستنی ئاشتی لە گوندەکەماندا بە تایبەتی لە شەڕەکانی ئەم دوایانەی نێوان کوردەکان و هێزەکانی عێراق و داواکارین بەردەوام پارێزگاری لە ئاشتی بکەن و یارمەتیمان بدەن بگەڕێنەوە بۆ گوندەکانمان و ژیانێکی سروشتی بژین. پشتیوانان و کۆمەکارانی کریستیانەکان لە ئەمریکا دەخوازن هانی ئەمریکا و وڵاتانی جیهان بدەن بۆ یارمەتی و گەڕانەوەی سەقامگیری بۆ ناوچەکانی کریستیانەکان لە عێراقدا. دەمەوێت هانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هێزەکانی دیکە بدەینە جیهاندا کە خاوەنی هێز و توانان لە ناوچەکەدا بۆ دروستکردنی دڵنیایی کە توندوتیژی لە نێوان هێزە کوردیەکان و هێزەکانی عێراقدا ڕوونەدات. لەبەر ئەوەی ئەگەر ئەو توندوتیژیە ڕووبدا کاریگەری دەبێت بۆ سەر کۆمەڵگەی کریستیانەکانیش. سەبارەت بە پرسیارێکی دەنجی ئەمریکا لەبارەی ئەوەی ئایا لە تەواوی عێراقدا شوێنێکی سەلامەت هەیە بۆ کریستیانەکان، قەشەکلدانەکەی هەولێر بەشار وەردە پێی وایە شوێنێک هەیە. ئێمە لە ساڵی 2003ەوە بە ئاشتی ژیاوین لە زۆربەی هەرە زۆری ناوچە و گوندە دێرینەکانمان لە کوردستان لە هەولێر و دهۆک و سلێمانی. هیچ گومانێک نییە لەوبارەیەوە. هەموو کەس دەزانێت ئاستی ئەو کۆمەکانە کە لەلایەن حکومەتی کوردستانەوە پێشکەش کران زۆر گرنگ بوون و بۆ دڵنیایی و سەلامەتی نەک هەر بۆ ئێمەی کریستیان بەڵکو لە ساڵی 2014دا پتر لە 1.5 ملیۆن موسڵمانی سنی لە ئەنبار و سەلاحەدین و مووسڵ و ئاوارە بوون و هاتنە کوردستان. هەر لە دوای 2003ەوە کریستیانەکانی عێراق ڕوبەڕووی قەیران و ماڵوێرانی و توندوتیژی و کۆمەڵکوژی دەبنەوە. دەرەنجام ڕێژەی دانیشتوانی کریستیانەکانی عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ لە کەمبوونەوەدایە. لە ساڵی 2003 ڕێژەی کریستیانەکان 1.5 ملیۆن بوو لە عێراقدا. ئێستا تەنها نزیکەی 170,000 بۆ 300,000 کریستیان ماونەتەوە. تەنها 3 کۆمەڵ دانیشتوانی ڕاستەقینەی کریستیانەکان لە عێراقدا ماون. یەکێکیان لە عینکاوەیە لە کوردستان، یەکێکی دیکە لە بەغدایە، دانەیەکیش لە نینەوە ماونەتەوە. بەڵام زۆربەی هەرە زۆری خێزانە کریستیانەکانی نینەوە پێیەکیان لە هەولێر و پێیەکی دیکەشیان لای ماڵەکانیانە کە هیواخوازن ئاوەدان بکرێنەوە. ئایا تەنیا یارمەتیدان و ئاوەدانکردنەوە بەسە بۆ پارێزگاریکردن لە کۆمەڵگەی کریستیانەکان؟ ئێوە دەزانن پێش داعش و لە کاتی داعشدا کریستیانەکان و یەزیدیەکان دووچاری توندوتیژی و ماڵوێرانی بوونەتەوە. ئایا چارەسەریکی بەهێزی سیاسی و یەکلاییکەرەوە پێویست نییە بۆ پاراستنی کریستیانەکان و کەمایەتیەکانی دیکە؟ تۆ ڕاست دەکەی. سەرجەم ئەو قەیرانە سیاسیانە کاریگەری خستۆتە سەر هەمووان. ئێمە ئەزمونمان لەو بارەوە هەیە. لەبەرەوەی ئێمە وەک ڕێبەرانی کریستیانەکان داوای دیالۆگ دەکەین لە نێوان هەولێر و بەغداد و هانیان دەدەین و پشتیوانیان دەکەین. لەبەر ئەوەی سەقامگیری و چارەسەرکردنی سەرجەم ئەم کێشانە لە بەرژەوەندی هەمواندایە. لە کۆتاییدا ئایا کریستیانەکانی عێراق پێویستیان بە پشتیوانیکی سیاسی و جیهانی گەورە هەیە؟ بە دڵنیاییەوە ئێمە تەنها کۆمەکی داراییمان ناوێت بەڵکو پشتیوانی سیاسیشمان پێویستە. لەبەرەوەی من دڵنیام ڕاگەیاندراوەکەی جێگیری سەرۆکی ئەمریکا پێنس پڕبایەق بوو بۆ ئاوەدانکردنەوە و پشتیوانیکردنی ئەو کۆمەڵگەیانەی کە کەوتونەتە بەرلێشاوی جێنۆساید لەلایەن داعشەوە. لەناو قەیرانەیەک لە دوایەکانی عێراقدا هیواخوازی سەرجەم پێکاتەکانی عێراق بە کورد و عەرەب و سوننە و شیعە و کریستیان و یەزیدی و کەمایەتیەکانی دیکەشەوە بۆ سەقامگیری سیاسی و ئابووری و نیشتیمانی خەونێکی هاوبەشە. بەڵام ئایا ئەم خەونە شیانی ئەوەی هەیە بێتە دی؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.